سڵاوتان لەبێت خۆشەویستانم کاتتان باش بێمەم هەمولایەک زۆر باش بن تەندروستیتان باش بێن ئینشاءالله دڵخۆشم کەوا ئەم شەوێژ لە پرۆگرامی خەڵاتی ڕەمەزان لەگەڵتانم نوێژ و ڕۆژتان قبول بێ ئینشاءالله دوعاکانتان قبول بێ ئینشاءالله اینجا ئەم ڕەمەزانە زۆر جیاوازە ماشاءالله دەمێ بڵێم نەورۆزیشتان پیرۆز بێ نەورۆز و ڕەمەزان و جەژنی ڕەمەزان هەمووی بەیەکەوەیە ئینشاءالله هەمیشە لە خۆشیدا بن تەندروستیتان باش بێ ئینشاءالله دووبارە نەورۆزیشتان پیرۆز بێ من دڵخۆشم کەوا ئەم شەوێژ لە پرۆگرامی خەڵاتی ڕەمەزان لەگەڵتانم بە شێوەیەکی ڕاستەوخۆ وەکو دەزان بە درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز لەگەڵتان دەبی اینجا دەمەوێت سوپاسی سپۆنسەرەکانی پرۆگرام بکەم NG بە سیارەیەکی 0 کیلۆمەتر هەروەها M سنتەر بە آیفۆن 15 و هەروەها کۆمپانیای خۆشناو بە بەرهەمەکانی LG و هەروەها خۆم ئیستانبول کە چەندی خەڵاتی جۆراوجۆری ئامادە کردووە و سۆنگڵ لایت و ئەتاسایی و ڤێنا کە خەڵاتی ئەڵماسی ئامادە کردووە. اینجا دەمەوێت بڵێم 29 سێ کە ئێمە تیرروپشک ئەنجام دەدەین لەگەڵ 14 سێ دەتوانن پەیوەندی بکەن وەڵامی پرسیارەکانمان بەڕاست بدەنەوە تاوەکو منیش دیاریتان پێشکەش بکەم و ناوتان بچێتە نێو تیرروپشکەوە هەروەها لە بیر نەکەن سێم ڕۆژی جەژن کە دەکاتە 23 سێ کارمان ڕەواندزی لە فامیلی مۆڵ ئاهەنگی هەیە کاژمێرنەوە دەتوانن بڕۆن لەوێ سەردام بکەن و کاتێکی خۆش بەسەر بەرن و هەروەها دووبارە سپاس بۆ سپۆنسەری و هەروە سپاس بۆ سپۆنسەری جلەکانم هێڤار فاشۆن لە تابلۆ مۆڵ دوکانی ژمارە B50 کە جلی زۆر جوان و خانمانەی هەیە و دەتوانن بڕۆن سەردام بکەن با بچینە لای پەیوەندیەکانمان و لە بیر مەکەن لایڤمان هەیە لە فەیسبوک لە پێیجی کەناڵی دیمەن تیڤیەوە دەتوانن بڕۆن لەوێ هەم لایڤەکە شێر بکەن لای خۆتان لە بیر مەکەن و لە هەمان کاتیشدا کۆمنت بنووسن بە وەڵامی ڕاست تاوەکو بە خەڵ یاوەرتان بێ. سیما خانم کاتت باش. هەموو کات سیما خان بەڵێ باشی دڵەکەم باسی سەلامت بێ نەورۆزیش لێ پیرۆز بێ لێوەش پیرۆز بێ لە هەموو کورد پیرۆز بێ. زۆر سپاس دەکەم. سیما خان لەکوێوە لەگەڵمانی؟ لە چەمچەماڵە. لە چەمچەماڵی خۆشەویستەوە. سیما خان پێم بڵێ لەگەڵ ڕەمەزان و ڕۆژ و چۆنی؟ وەڵڵی سپاس بۆخوام ڕەمەزانە زۆر خۆشە چکە جۆرەکەی فێنکە هەست بۆ ڕۆژ هیچی لاک نابین لەشتان ساغ بێ ئینشاڵڵە. ئەی پێم بڵێ بەیانی بەنیازن بڕۆن بۆ سەیران یاخود لە ماڵەوە دەبن؟ وەڵڵاهی بە بۆنەوەی کە جۆەکەی باراناویە و ڕەمەزانە و ئینشاڵڵا هەڵمان گرتە بۆ دوای ڕەمەزان ئینشاڵڵە و کاتجە و خۆشتریش دەبێ و تۆزێک گەرمتردا دێ سەیران خۆشتر دەبێتن. ئارە وەڵڵا دەی لەشتان ساغ بێ ئینشاڵڵە. سیما خان لە چەمچەماڵەوە فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. با ڕەنگی شین بەسەر چاو ڕەنگی شین بۆ سیما خان لە چەمچەماڵەوە بزانین ئەڵێ چی. ژمارەیەک تاوەکو 5 ژمارەیەکم پێ بڵێ. ژمارە 2 بەسەر چاو ژمارە 2 پرسیاری ژمارە 2 بۆ سیما خان با بزانین ئەڵێ چی. لە ئەنجامی سوڕانەوەی زەوی بە دەوری خۆی چی دروست دەبێ؟ بە دەوری خۆی بەڵێ شەو ڕۆژ دڵنیای؟ وەڵڵی دڵنیام بەس ئەگەر شەو ڕۆژ دوا وەڵامتە؟ بەڵێ با شەو ڕۆژ بێ. با شەو ڕۆژ بێ با وەڵامی ڕاست ببینین. دەست خۆش شەو ڕۆژە لە ئەنجامی سوڕانەوەی زەوی بە دەوری خۆیدا بێگومان شەو ڕۆژ دروست دەبێ. سپاس بۆ پەیوەندیەکەت سیما خان لە چەمچەماڵەوە. شنەمان لەگەڵا. شنە خانم کاتت باش؟ ئەلۆ کاتی توش باش؟ باشی گیانەکەم؟ زۆر سپاس دەکەم. یەخوا هەر باش بی ئەمنیش زۆر باشم زۆر سپاس دەکەم. یاخوا توشت باشی سەلامەت بی مەمنون. شنە خان پێم بڵێ لەکوێوە لەگەڵمانی؟ لە شارە دوورو لە شارە زووری خۆشەویستەوە ڕێزی تایبەتم هەیە بۆ خەڵکی شارە زوور. شنە خان پێم بڵێ بەیانی بەنیازم بچن بۆ سەیران؟ ناوەڵی بارانە بارانە لای ئێوەش ماشەڵڵا ئەم دوسێ ڕۆژە لە کوردستان بارانێکی زۆر خۆش دەبارێ. وڵا زۆر ماشەڵڵا. ئارێ وەڵڵا اینجا فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. وڵای با سوور بێت. بەسەر چاو بە سوور بێ بۆ شنە خان. شنە خان ژمارەیەکم بۆ هەڵبژێرە. ژمارەیەک
فەرموو ژمارە یەک زانین چی تێدایە کێ ئوتووی جلوبەرگی داهێناوە بەڵێ دووبارەکەیتەوە بۆم کێ ئوتووی جلوبەرگی داهێناوە کە شتێکە لە ماڵەوە ئامێرێکی کارەباییە هەموو ڕۆژ خەڵک بەکاری دەهێنێ بۆ ئوتوکردنی جلەکانی مەکینە خاتوشنە ئەڵمانەکان ناوی بەڕێزەکەم دەوێت ناوی ئەو کەسم دەوێت کە ئوتووی داهێناوە وەڵا ئەگەر ئەختیارم بێتێ زۆر سپاس دەکەم مەڵای نازانم وەڵایی شنەخان بە داوای لێبوردنەوە ئەمڕۆ ئاسانکاری کەم دەکەم لەبەر ئەوەی چەند ڕۆژە ئاسانکاری زۆرم کردووە یانی دەست و دڵم زۆر باش بووە ئەتوو ناوێکم پێ بڵێ با پێت بڵێم ناوێکم پێ بڵێ هەتا 2 جار 3 جار پێ دەڵێم ڕاستە یاخود هەڵێ و وەڵامەکە دروستە کەس لانی هاوکاری بکات شنەخان وەڵای هیچم بەبێ پیشان نایە پۆرە لە یەکەم ڕۆژ ئەمە هاوکاریش خەریکی پستەم پێینەم تەلەفۆن وەڵاهی دەستان خۆش بێ زۆر سپاس دەکەم بەڵام وەڵامەکەشی زۆر ئاسانە ئەگەر وەڵامێک بڵێ پێ دەڵم بیگۆڕە یاخود نەیگۆڕە تۆزێک بیری لێ بکەرەوە هەی با بە هاوکاری تۆ زۆر ئاسانکەی ئەتوو ناوێت بڵێ تاوکە پێت بڵم بیگۆڕە یاخود ڕاستە یاخود هەڵێ وەڵی ناو بە مشکان نایە ئەی چ بکەین شنەخان ئەگەر وەڵامێکم پێ بڵێ سوپاس دەکەم وەڵی نازانم نازانی تەواو دوا وەڵامتە ئارە وەڵی وەڵاهی زۆر بەداخەوەم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەی شنەخان لە شارە زوورەوە هێنری سیلی وەڵامی دروستە زۆر سپاس بۆ پەیوەندیەکە دەستەکانتان خۆش بێ ئەگەر هاوکارانم پێم بڵێن کێ لە کۆمنت وەڵامی ڕاستی بۆ پرسیاریەکەم نووسیوە ئیلین زێباری پێم دەڵێن کە ئیلین زێباری بەڵێ ئەلو کاگرەمەزانمان لەگەڵا کاگرەمەزان ئەم کاتت باش هەموو کات باش چۆنی باشی باشی بەڕێزم زۆر سپاس دەکەم سەرکەوتوبی زۆر سپاس دەکەم هیوادارم زۆر باش بن ڕەمەزانتان پیرۆز بێن جەژنی نەورۆزیشتان پیرۆز بێن زۆر سپاس هەمان شێوە لە ئێوەی بەڕێزیش پیرۆز زۆر سپاس دەکەم کاک ڕەمەزان لەکوێوە لەگەڵمانی لە دەوروبەری هەولێر لە دەوروبەری هەولێرەوە سەر هەردوو چاوانمان کاک ڕەمەزان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە ڕەنگی زەردێ ڕەنگی زەرد زەرد بەسەر چاو کام ژمارەیە لە ڕەنگی زەرد ژمارە 2 ژمارە 2 پرسیاری ژمارە 2 بۆ کاک ڕەمەزان دەڵێ سویسرا بەچی بەناوبانگە بەڵێ سویسرا وڵاتی سویسرا بەچی بەناوبانگە بەڵێ بەڵێ بەچی بەناوبانگە سویسرا بەڵێ یعنی لە چ ڕوویەکەوە هەر لە هەموو ڕوویەکەوە سویسرا ئەگەر ناوی سویسرا بڵێن یەکسەر ئەو شتە دێ بە خەیاڵمان کە بە شتێک بەناوبانگە وڵاتی سویسرا مەسەلەن هۆڵەندا کە دەڵێن هۆڵەندا بە گوڵ بەناوبانگە وانە ئەی سویسرا بەڵێ سویسرا بە سعات بە سعات دڵنیای وڵی زۆر دڵنیان نیم بەس بیرم بۆ دەچێت سعاتی پێشان سعاتی سویسرا بوو ئێستاش مارکەی زۆر باشە دواوەڵامی کاک ڕەمەزان سویسرایە با وەڵامی ڕاست ببینین دەستخۆش بە کاتژمێر بە ناوبانگە سویسرا زۆر سپاس بۆ پەیوەندیەکەی کاک ڕەمەزان سپاس بۆ پەیوەندیەکەت هاوکارانم پێم دەڵێن کەوا ڕۆژ ئارام لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە بە منیش سەردانێکی لایڤەکە بکەم بزانم لەکوێیە بەرەو کوێ گەیشتووە لەبیر مەکەن هاوڕێیان
لایڤەکە لای خۆتان شێر بکەن هەلی بردنەوەتان زیاتر دەبێت بێگومان. ماشەڵڵا خەڵکێکی زۆر لە خەتە ئێستا. لایڤەکە لای خۆتان شێر بکەن بۆ زۆرترین هاوڕێتانی بنێرن و کۆمنت بنووسن بۆ لاین پرسیارەکان بێگومان بە وەڵامی ڕاست هەوڵدەن زۆرترین کۆمنت بنووسن تاوەکو بەخت یاوەرتان بێ. سوپاس بۆ کۆمنتەکانتان، دەستان خۆش بێ، سوپاس بۆ متمانەبوونتان و دەتوانن سەبسکرایبی کەناڵی یوتیوبی دیمەن تیڤی بکەن تاوەکو لێوێەوە گشت بەرگە و بابەتەکانمان ببینن. بچینە پەیوەندی دواترمان. دایکی مالی گەم کاتت باش. کاتێک خۆش باشتر و بینەران و ئەم کارمەندان باشتر باسی بەڕێزم. زۆر سوپاس دەکەم، من زۆر باشم، تۆ چۆنی باشی ئینشاڵڵا؟ وەڵی زۆر باشم لەخوای بە زیادی پەیوەندیەکە چمۆلی کرد زۆر باشتری بوو. ئەلحەمدولیلا یاخوا هەر باش بی دایکی مالیک ڕەمەزانت پیرۆز بێ. دەدەم بەس ڕقەمەکە داخراوە بۆ بەردەوامی لێ دەدەم یعنی ڕۆژانە 500 زار زیاترم لێدا. دەستەکانت خۆش بێ، زۆر سوپاس دەکەین بۆ پەیوەندیەکەت بۆ بینەربوونت. پرۆگرامەکە کاتژمێرنەوە بۆ دەیە ئینجا لە کاتی دەستپێکردنی پرۆگرام پەیوەندیەکان ئینجا وەردەگیرێ. زۆر سپاس بۆ پەیوەندیەکە دایکی مالێک نەورۆزت پیرۆز بێ و ڕەمەزانیشت پیرۆز بێ. زۆر سپاس لایەن زۆر سپاس دەکەم. ئەگەر موفق سەرکەوتی بکە. زۆر مەمنونم سپاس دەکەم. دایکی مالیک لەکوێوە لەگەڵمانی؟ هەولێر. لە هەولێری خۆشەویستەوە. دایکی مالیک فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. وڵات تۆ هەڵبژێرە و ئاسانیش بیتی وە بی بزان بڕۆم. وەڵی هیوادارم ئاسان بێ. فەرموو کام ڕەنگەیانت دەوێت دایکی مالیک؟ باسپیبی. بە سەرچاو سپی بۆ دایکی مالیک بزانین. لە ژمارەیەک تاوەکو 5 کامەت دەوێت؟ با 5 بە سەرچاوانم ژمارە 5 پرسیاری ژمارە 5 بابێتە سەر شاشە تاوەکو بۆی بخوێنمەوە. خێرایی نەعامە لە کاتژمێرێکدا چەندە؟ 26 کیلۆمەتر. 26 کیلۆمەتر. دڵنیایی دووەڵامتە؟ لەگەر هاوکاری بکەین. دایکی مالیک 26 کیلۆمەتر دواوەڵامیتی؟ بەڵێ. کەیمەخان؟ بەڵێ گوێت لێمە دواوەڵامتە؟ بەڵێ وەڵا کارەبامان بڕا ئەگەر هاوکاری بکەین. باشە من پێ دەڵم 26 کیلۆمەتر دواوەڵامتە؟ بەڵێ. فەرموو باوەڵامی ڕاست ببینین. دەست خۆش 26 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. سەرچاوانم سپاس بۆ دایکی مالیک لە هەولێرەوە. هێمن کەریم لە کۆمێن دوانیە؟ بەڵێ. هێمن کەریم لە کۆمێن وەڵامی ڕاستی داوەتەوە. زۆر سپاس بۆ کۆمنتەکەت. لە بیر مەکەن لایڤەکە لای خۆتان شێر بکەن بۆ ئەوەی هەلی بردنەوەتان زیاتر بێ. بچینە پەیوەندی دواترمان کێمان لەگەڵا؟ دایکی محەممەد. ئەم کاتت باش دایکی محەممەد؟ کاتی تۆش باش بەڕێزم. زۆر سپاس. ئەم کاتی بەڕێزی شت باش. ڕەمەزان پیرۆز بێ، جەژنی نەورۆزت پیرۆز بێ. تۆش پیرۆز بێ و لە هەموو مسلمانانی جیهان پیرۆز بێ. زۆر سپاس دەکەم. دایکی مالیک لەکوێوە لەگەڵمانی؟ دایکی محەممەد. ببوورە دایکی محەممەد پەیوەندی پێشتر دایکی مالیک بوو. ببوورە دایکی محەممەد لەکوێوە لەگەڵمانی؟ لە سلێمانی. لە سلێمانی خۆشەویستەوە. دایکی محەممەد پێم بڵێ بەچیەوە خەریکی؟ فەرمانبەرم. لەشت ساغ بێ ئینشاءڵڵا هەر سەرکەوتووبی دایکی محەممەد. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. بۆکسی شین. بۆکسی شین. ئەی ژمارە چەند؟ ژمارە 1. ژمارە 1 لە بۆکسی شین بزانین ئەڵێ چی؟ دایکی محەممەد. بەڵێ. سەلسەبیل چییە؟ سەلسەبیل؟ بەڵێ. وەڵای من هەر یەکەم جارمە بیستم. دڵنیا یەکەم جارتە بیبیستی؟ وەڵای تر وەڵامێکی ئاسانی هەیە دڵنیا بە. ئیشی دەست نییە کە نانە با پێت بڵێم ئاسانکاریت بۆ بکەم. شتێکە لە بەهەشت.
سەرکەزی خۆ درەختنیە ئەجا من ئاسانکاریم بۆت کرد گوتم شتێکە لە بەهەشت اینجا ئەو شتە چییە خۆت وەڵامە ڕاستەکەیم پێ بڵێ وەڵایجا میوەیەکە دڵنیایی دووەڵام تا ئەگەر هاوکاریم بکەی دایکی محەممەد یەک وەڵامم پێ بڵێ یەک نیوەم پێ گوتی ئاسانکاریەکی باشم بۆ کردی شتێکە لە بەهەش اینجا ئەو شتە چییە دەبێ خۆت دواوەڵامم پێ بڵێ ئەدە لە بەهەش ئاخرشم زۆرە تۆش هاوکاریم کە باشە چ شتێک زۆرە لە بەهەشت حۆری دواوەڵام تا وەڵای نازانم دایکی محەممەد تۆش هاوکاریم کە ئەمن هاوکاری دەکەم پێم بڵێ دواوەڵامی بەڕێستان چییە با حۆری بێ تەواو دواوەڵامە بەڵێ با وەڵامی ڕاست ببینین بەداخەوە کانیەکە لە بەهەشت سەلسەبیل سوپاس بۆ پەیوەندیەکەی دایکی محەممەد لە سلێمانیەوە لە کۆمنت هاوکارانم پێم دەڵێن کەەوە دایکی سومەیە یان هەڵبژاردووە بۆ وەڵامی پرسیاری پێشووتر دەستەکان خۆش بێ سوپاس بۆ کۆمنتەکانتان تکایە لە بیر مەکەن لایڤەکە لای خۆتان شێر بکەن بۆ ئەوەی هەلی برنەوەتان زیاتر بێ چنار خانم کاتت باش کاتێکە باش باشی گیانەکەم باس دەکەم وەڵام من باشمەی تۆ چۆنی واللهی ئەمنی زۆر باشم هیوادارم جەنابیش زۆر باشبی ئینشاءڵڵا چنار خان لەکوێوە لەگەڵمانی لە سلێمانیەوە لە سلێمانی ئازیزەوە ڕێزمان هەیە بۆ هەموو خەڵکی سلێمانی چنار خان بەچیەوە خەریکی وەڵای مامۆستان مامۆستای لەشت ساغ بێ ئینشاءڵڵا ئینجا جەژنی نەورۆزیشت پیرۆز بێ سپاس پیرۆز لە تۆی بەڕێز و سەرجەم کارمەندان زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت چنار خان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە ڕەنگی سپی بێت بەسەر چاو ئەی کامە ژمارەت دەوێ ژمارە 4 بەسەر چاو یەکسەر ژمارە 4 لەسەر سەرەوە بوو با ژمارە 4 بۆ دەربهێنم پرسیاری ژمارە 4 بۆ چنارخان بابێتە سەر شاشە تاوکو بۆی بخوێنمەوە یەکەم سەرۆکی ئەمریکا ناوی چی بوو؟ یەکەم سەرۆکی ئەمریکا بەڵێ جۆرج واشنگتن جۆرج واشنگتن دڵنیای دووەڵامتە؟ بەڵێ با وەڵامی ڕاست ببینین جۆرج واشنگتن دەست خۆش وەڵامێکی دروستە سپاس بۆ چنارخان سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر بەڕێزی دەستەکان خۆش بێ زۆر سپاس دەکەم پێم بڵێن لە کۆمنت هانۆ خۆشناو لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە سپاس بۆ هانۆخان سپاس بۆ کۆمنتەکەت کاک عەلیمان لەگەڵا ئەم کاتت باش کاک عەلی سڵاو دەبێ ئەم کاتت باش سڵاو لە بەڕێزیشتان جەژنی نەورۆزتان پیرۆز بێ سپاس دەکەم لێوەش پیرۆز بێ زۆر سپاس دەستخۆشیمەیە بۆ بەرنامەکەتان دەستان خۆش بوو زۆر سپاس دەکەم کاک عەلی پێم بڵێ لەکوێوە لەگەڵمانی لە کەلارەوە لە کەلاری ئازیزەوە ڕێزی تایبەتم هەیە بۆ خەڵکی کەلار پێم بڵێ جەو دەوێت چۆنە وەڵام جەوێکی زۆر خۆشە ماشەڵڵا جەوێکی بەهارەیە باران نییە لای ئێوە بە درێژایی دوێنێ شەو باران بەڵام ئەمڕۆ باشە جۆ خۆش دەی زۆر باشە پێم بڵێ بەیانی دەچم بۆ سەیران مادەم جەو خۆش بۆیان ناچن نەوەڵا بە بۆنەی ڕەمەزانەوە ناتوانێت بە بۆنەی ڕەمەزانەوە ناتوانن لەشتان ساڵ بێ ئینشاءڵڵا سەیرانەکانیشمان بۆ دوای جەژن بێ ئینشاءڵڵا سپاس بۆ تۆش ڕەنگێکم بۆ هەڵبژێرە باشین بێ بەسەر چاو شین بۆ کاک خۆش بێ عەلی لە کەلارەوە بزانین کام ژمارەیانت دەوێت کاک عەلی چەند ژمارەی ماوە ژمارە 3 و 4 و 5 با 5 بێ ژمارە 5 بەڵێ پرسیارەکەمان لەسەر شاری دهۆکی خۆشەویستە کە دەڵێ دهۆک لە ساڵێکدا بوو بە پارێزگا اینجا دەمەوێت شتێکیش بڵێم بەڕاستی زۆر بەداخەوەین بۆ ئەو ڕووداوە سروشتەی کە لە دهۆک ڕوویدا بۆ ئەو قوربانیانەی کە لە دهۆک بوون بە قوربانی بەهۆی ئەو کارەساتە سروشتیەوە زۆر دڵگرانین بۆیان بە هیوای ئەوەی کەوا خوا سەبووری هەمویان بدات
بەداخۆ ینی زۆر دڵگرانم نازانم چ شتێک بڵێم بۆ ئەم بابەتە. اینجا پرسیارەکەمان کاک عەلی دەڵێ لە چ ساڵێک دهۆک بوو بە پارێزگا؟ یاساکاری نییە؟ بە خودای کاک عەلی بەخۆی زۆر ئاسانە. فەرموو ژمارە کاتێکم پێ بڵێ اینجا هاوکاری دەکەم پێ دەڵم بیگۆڕە یاخود مەیگۆڕە. 1973 دڵنیای دواوەڵام تە کاک عەلی بیگۆڕە. هەندێک وەرە بۆ خوارەوە. با هەفتا بێ 1970 دواوەڵام تا با دواوەڵام تەکیدی ناوەڵات تاکیدی مەڵامتر با ئەم جارەش هاوکاری بکەم کاک عەلی بیگۆڕە یەک تۆ زۆرە خوارێ. 68 دواوەڵامتە؟ بەڵێ. دواوەڵامیتی با وەڵامی ڕاست ببینین 1969 بەداخەوە گوتم یەک تۆ زۆرە خوارەوە زیاتر نا. سپاس بۆ پەیوەندیەکە دەستەکان خۆش بێ. سەرچاوانمان کاک عەلی زۆر سپاس دەکەین. پێم بڵێن لە کۆمنت کێ وەڵامی ڕاستی داوەتەوە بۆ پرسیاری پێشووتر؟ بەڵێ دایکی لالۆ و لاوین لە کۆمنت وەڵامی ڕاستی داوەتەوە. خوا مناڵە چاوگەشەکانت لێ نەستێرێن ئینشاڵڵا هەر سەلامەت بن. باشە سپاس بۆ کۆمنتەکانتان لەبیر مەکەن لایڤەکە لای خۆتان شێر بکەن هاوڕێیان تاوەکو هەلی بردنەوەتان زیاتر بێ. دەمەوێت دووبارە سپاسی سپۆنسەرانی پرۆگرام بکەم. سپاس بۆ ڤێننا کە چەند خەڵاتی ئەڵماسی ئامادە کردووە لە کاتێکدا ئێمە سێزەی 29 تیر و پشک ئەنجام دەدەین. دیاری زۆر تایبەتی تێدایە. ڤێننا بە خەڵاتی ئەڵماسی بەشدارە و هەروەها ئەتاسایی کە چەندین خەڵاتی ئاڵتونی ئامادە کردووە و کۆمپانیای خۆشناو بە بەرهەمەکانی LG و سۆنگل لایت بە ڕووناکەرەوەی جۆر و ئێم سنتەر بە موبایلی آیفۆن 15 لە هەمان کاتدا MG کە سیارێکی 0 کیلۆمەتری مۆدل 2024 بۆ ئێوە ئامادە کردووە. بۆیە پەیوەندی بکەن و بەزانینی وەڵامەکان بێگومان ڕاستەخۆ دیارێکی بچووکتان پێشکەش دەکەم و لە هەمان کاتدا ناوتان دەخرێتە نێو تیر و پشکەوە کە کۆمەڵێک دیاری زۆر گرانبەهای تێدایە و دەمەوێت شتێکی دیکەتان پێ بڵێم لە بیر مەکەن سێهەم ڕۆژی جەژنی نەورۆز دەتوانن بڕۆن سەردانی فامیلی مۆڵ بکەن کاتژمێرنەوە کارمەند ڕەواندزی لەوێ ئاهەنگی هەیە کاتێکی خۆش بەسەر ببەن و دەمەوێت سوپاسی سپۆنسەری جلەکانی خۆم بکەم. هێڤار فاشیۆن لە تابلۆ مۆڵ دوکانی ژمارە B51 کاتجلی زۆر جوان و خانمانە و پۆشتەی هەیە دەتوانن بڕۆن سەردانی بکەن. کاک زیرەکمان لەگەڵا. کاک زیرەک ئەم کاتت باش؟ ئەم کاتی تۆ کارمەندانی کەناڵەکەت باشتر. زۆر سپاس دەکەم. باشی بەڕێزم؟ ئەلحەمدولیلا. کاک زیرەک لەکوێوە لەگەڵمانی؟ لە شاری کۆیەوە. لە شاری کۆی خۆشەویستەوە. کاک زیرەک بە چیەوە خەریکی؟ وەڵا خوێندکارم. خوێندکاری باشە لە چ قۆناغێکی؟ وەڵا دەی وێژەی ئامادەی. دەی ئامادەی زۆر باشە لە شت ساغ بێ ئینشاڵڵا. پێم بڵێ زیرەکی باشی لە قوتابخانە؟ بەرەنا وەڵای زیرەک نیمە. ئەوەلۆ ئەوە وەخت خۆی گوتیان بەڵێ وەخت خۆی ناویانێ نام زیرە گوتیان زیرە سێوەت بەعەکسەوە دەرسبوو تەمبەر بوو. ناوەڵڵا باش شتێکت پێ بڵێم کاک زیرەک کەس تەمبەڵ نییە تەنها دەبێت شێوازی خوێندنەکەت کەمێک بگۆڕی و کاتی بۆ تەرخامکە هەر ئەوەیە دەنا هەمومان یەک مێشکمان دراوە تێو یەک کاتمان هەیەوە نەبێ ئەوەی زۆر زیرەکە کاتی لە کەسی کە کەم زیرەکە کاتی زیاتر بێ. دەی باش شتێکیش پێ بڵێم هەر خوێندنەکەت بەکەل کردی خوێندن تەواو بکە نەکەی واز بینی ها. باشە ئێستا دەڵێ لە ماڵێ ئێستا زیرەک دەڵێ لە ماڵێ بەس نەبوو شەیماشی هاتە سەرێ دەڵێ بخینە. ئەمن حتمما ئەمنش خوشکم هەیە لە ماڵێ کەسمان هەیە کە خوێندکارە هەمان قسەی هەر پێ دەڵێن. ئەدیکۆ لەشت ساغ بێ ئینشاڵڵا کاک زیرەک فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. ئەی هاوەر هەیش جارێ تازە لە ئەوەلی عومری تی دەڵێ بەختم ڕەشە
چ بکەین فەرموو کاک زیرەک ژمارەیەکم پێ بڵێ لە ژمارەکە لەوە تاکانیە لە یەک تاوەکو پێنج با سێ بێ با سێ بێ بۆ کاک زیرەک ئیشتەڵڵا بەختی باش بێ با پرسیارەکە بێتە سەر شاشە تاوەکو بۆی بخوێنمەوە پرسیارێکی زۆر ئاسانە کاک زیرەک هۆڵەندا بەچی بەناوبانگە ئەوەندا بەچی بەناوبانگە بەڵێ بەڵێ یارمەتیەیە ئەرێ وەڵا یارمەتی دەدەم بەشکم نەڵێ بەختم ڕەشە لە هەموو لایەکی کۆت بە پەنە بەرەن نانا بۆوان بەبەست ئەو شتانە نییە مەسەلەن ئێستا تازە باسمان کرد کە سویسرا بە کاتژمێر بەناوبانگە ئەی هۆڵەندا بەچی بەناوبانگە ئەوجا لەو کاتی ئەو پرسیارە هەمان ئەو وەڵامەم گوت بە کاتژمێر نانە بە کاتژمێر بەناوبانگ نییە شتێکە شتێکی سروشتیە زۆر جوانە لە بەهاراندا زۆرە بۆنی زۆر خۆشە بە گوڵە نێرگەز بە گوڵی نێرگز ناچکۆ بزانم گوڵی نێرگز بەس لە کوردستان هەیە ئەگەر غەڵەت نەبم نا لە هەموو جێیەکی هەیە ئەوە پێم دەڵێن لە هەموو جێیەکی هەیە بەس زۆر نزیکت کردەوە بەڵام گوڵی نێرگز نییە گۆڵ بەتەنیا گۆڵ تەواو با وەڵام ڕاست ببینین با وەڵامەکەی نەگۆڕین لێی تێک نەدەین دەست خۆش هۆڵەندا بە گوڵ بەناوبانگە دەست خۆش سپاس بۆ پەیوەندیەکەت زیرەک لە کۆیەوە سروشت هاڕۆن لە کۆمنت وەڵامی ڕاستی بۆ پرسیاری پێشووترمان نووسیوە سپاس بۆ کۆمنتەکەت هەستیمان لەگەڵا کاک هەستی ئەم کاتت باش السلام عليكم هەستی السلام عليكم عزيزم باشی دڵەکەم سلامتي يا اخوان من زۆر باشم تۆ چۆنی ببوورەوەم زانی کوڕی بەڵام کچی سوپاس دەکەم اسايا وشذا هەستی خام پێم بڵێ ئاسایە بزانم تەمەنت چەندە والله يعني كم شانس صار سیانزە ساڵی وی گیانە لە چ قۆناغێکی خوێندنی شو سرتاي شەشی سەرەتایی دەیاخۆ لە شت ساڵ بێ پێم بڵێ لە سەرەتای پرۆگرامەوە بە دیارمانەوە دانیشتووی والله يمكن بدون روجسيون شو كان زاني التلفون كان هوانيا الله جرابت شكرا شو باختيار مامي ئەلحەمدولیلا ئەم شۆ بە خدیاوەرتان بوو اینجا پێم بڵێ لە کام شارۆ لەگەڵمانی سليماني لە سلێمانی خۆشەویستەوە هەستی خانمان لەگەڵا نەورۆزی شت لێ پیرۆز بێ پێم بڵێ بەیانی دەچن بۆ سەیران لا والله ئەوە بۆ لەبەر کەشوهەوە حتى أنا بروجه من جاية تكفاني كذا سيارة ڕاست دەکەی بە ئینشاڵڵە بۆ دوای جەژم بێ سەیرانێکی خۆش لەگەڵ خانەوادەکەت بکەیت إن شاء الله سلامتي فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە رنگي صوت ڕەنگی سەوز بە چاوان بۆ هەستی خان لە سلێمانیەوە کچە جوانەکەمان پێم بڵێ زیرەکی لە قوتابخانە أرى والله الحمد لله ئەلحەمدولیلا کە گەورە بووی لە داهات و پێت خۆشە ببی بەچی والله أنت ئەندازیە لە ئینشاءڵڵا خوا بە دڵی خۆت بدە لە ژمارەیەک تاوەکو پێنج ژمارەیەکم پێ بڵێ گیانە والله جمارتي ژمارە 2 بۆ هەستی خان بزانین ئینشاڵڵا پرسیارێکی ئاسان بێ ساڵی چەند چاویلکەی ڕەش دروست کرا هەستی والله ثانية التي لي أحسن كاري أوكي هەستی جۆت لێ مام بالي عزيزم فەرموو 1947 1948 1949 هذا استاذ قرأت زميلي الكلام فەرموو بیری لێ بکەنەوە کێت لایە هەستی ولا دايك وباوكم لەشیان ساغ بێ ئینشاڵڵا ڕێز و سڵاوی تایبەتم هەیە بۆ دایک و باوکت سلامتي يا أخوة 1947 48 49 1938 دوا وەڵامە
هەستی پێم خۆشە براوە بی پێ دەڵێ وەڵامەکەت بگۆڕە. باشە عزیزم. 1947 با وەڵامی ڕاست ببینین. دەستت خۆش بێ. 1947 وەڵامی دروستە. سپاس بۆ پەیوەندیەکەی هەستی خان. اینجا خۆشەویستان دوای ناوبڕێکی زۆر کورت دەگەڕێمەوە. دووبارە سڵاتان لێبێت ئازیزانم لە هەر شوێنێک و بینەرمانن. دووبارە سڵاتان لێبێت. من زۆر دڵخۆشم کەوا بۆ پرۆگرامی خەڵاتی ڕەمەزان لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان بینەرێکی تایبەتمان هەیە. سپاس بۆ بینەربوونتان. اینجا دەمەوێت دووبارە سپاسی سپۆنسەرانی پرۆگرام بکەم. MG کە سیارەیەکی 0 کیلۆمەتری بۆ ئێوە ئامادە کردووە. هەروەها M سنتەر بە مۆبایلی آیفۆن 15 و کۆمپانیە خۆشنەوە بە بەرهەمەکانی LG و هۆم ئیستانبول کە چەندی خەڵاتی جۆراوجۆری ئامادە کردووە و سۆنگۆ لایت کە چەندی ڕووناکەرەوەی جۆراوجۆر ئامادە کراوە و ئەتاسای کە چەندی خەڵاتی ئاڵتونی ئامادە کردووە. هەروەها ڤێنە کە چەند خەڵاتێکی ئەڵماسی ئامادە کردووە. 29 سێ لەگەڵ 13 ئێمە تیرپشک ئەنجام دەدەین. ئەو دیاریە گرانبەهایانەی تێدایە. هەر کاتێک پەیوەندی دەکەیت و وەڵامی ڕاست دەدەیتەوە ئەوە ڕاستەوخۆ ئێمە ناو دەخێنە نێو تیرپشکەوە کە ئەو دوو بەروارەی باسم کرد. ئێمە تیرپشک لە فامیلی مۆڵ ئەنجام دەدەین و هیوادارم بەخت یاوەرتان بێ ئەو کاتیش. و 23 سێ کە دەکاتە ڕۆژی سێمی جەژنی نەورۆز کارمەندڕەواندزی لە فامیلی مۆڵ ئاهەنگی هەیە کاتژمێرنەوە بۆ هاواردارانی و دەتوانن بڕۆن سەردانی بکەن و کاتێکی خۆش بەسەر بەرن. و هەروەکو دەزانن لە فەیسبووکیش ئێمە لایڤمان کراوەتەوە دەتوانن سەردانی پێیجی کەناڵی دیمەن تیڤی بکەن. لەوێ لایڤمان هەیە دەتوانن لە لایڤیش بۆ کەسانی کە ناتوانێت پەیوەندی بکە کۆمنت بنووسن. زۆرترین کۆمنت بنووسن بۆ وەڵامی ڕاست و لایڤەکە شێر بکەن لای خۆتان تاوەکو بەخت یاوەرتان بێت. ئێمە بۆ هەر پرسیارێک کەسێک هەڵدەبژێرین لە کۆمنت. ئەوە زۆر سپاسان دەکەین. لە بیر مەکەن کەناڵی یوتیوب دیمەن تیڤی سەبسکرایب بکەن. سپاس بۆ بینەروونتان. چینە پەیوەندی دواترمان فەتحوڵڵامان لەگەڵا. کاک فەتحوڵڵا ئەم کاتت باش؟ ئەم کاتت باش کاتم. باشی بەڕێزم. زۆر سپاس مەمنون. جەژنی نەورۆزیشتان لێ پیرۆز بێ. لە تۆ لە تاوای کارمەندان لە تاوای کورتی بەسێ. زۆر زۆر سپاس دەکەم. کاک فەتحوڵڵا لەکوێوە لەگەڵمانی؟ لە شکارتەوە. بەڵێ؟ بەڵێ. لەکوێوە لەگەڵمانی؟ لە شکارتە. شکارتە؟ هەر شکارتە سەربەڕانی. بەڵێ. شکارتە سەربەڕانیە. زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. سپاس بۆ بینەربوونتان. کاک فەتحوڵڵا فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. با ڕەنگی سەوز بێ. بە چاوان ڕەنگی سەوز بۆ کاک فەتحوڵڵا بزانین ئەڵێ چی. ژمارەیەکم بۆ هەڵبژێرە کاک فەتحوڵڵا. ژمارەکان نەکراونەوە؟ لە 1 تاوەکو 5 گە لە ژمارە 2. ژمارە 3. بە چاوان ژمارە 3. پرسیاری ژمارە 3 دەڵێ مرۆڤ لە ڕۆژێکدا چەند جار چاوەکانی دەتروکێنێ؟ چەند هەزار جار چاوەکانی دەتروکێنێ؟ پرسیارەکە تۆزە قورسە. بە خودای زۆر ئاسانە. مرۆڤ لە ڕۆژێکدا چەند هەزار جار چاوەکانی دەتروکێنێ؟ چەند هەزار جار؟ بەڵێ. با پشتوایەک بە دەوروبەرم کەم بزانم بەخوا بۆ بزانین کێت لە کاک فەتحوڵڵا؟ وەڵا هەر خێزانم. دەی پرس و ڕاوێژێکیش بە خێزانەکەت بکە بەشکەم. کاک فەتحوڵڵا؟ بەڵێ. لە 20,000ەکانە. 25,000. 25,000 دڵنیای؟ وەڵا دڵنیانی مناڵم تۆزە قورسە. وەڵاهی من ئاسانکاریم لە بۆت کرد ئەوجا ئەوەی ماوەتەوە لەسەر خۆتە. با وەڵامی ڕاست ببینین با لێی تێک نەدەم.
دەستت خۆش بێ 25,000 جار مرۆڤ لە ڕۆژێکدا چاوەکانی دەتروکێنێ. سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک فەتحوڵڵا. ئەڤین عوسمان لە کۆمنت وەڵامی ڕاستی بۆ پرسیاری پێشووتر داوەتەوە. زۆر سوپاس بۆ ئەڤین عوسمان و کۆمنتەکەی لە بیرمەکەن لایڤەکە لای خۆتان شێر بکەن بۆی هەلیبردنەوەتان زیاتر بێ. بچینە پەیوەندی دواترمان خەندەمان لەگەڵا. ئەم کاتە باش خانم ئەم کاتر باش دڵەکەم چۆنی باشی؟ سەلامەتی زۆر باشم تۆ چۆنی؟ وەڵا باشم شکر زۆر سپاس. یاخوا هەر باش بیر خەندەخانمان لە خەندە لەکوێوە لەگەڵمانی؟ لە سلێمانیەوە. لە سلێمانی ئازیزەوە ڕێزی تایبەتمان هەیە بۆ خەڵکی سلێمانی. اینجا خەندە پێم بڵێ بە چێوە خەریکی؟ وەڵا خوێندکارم. خوێندکاری لە کام قۆناغی؟ 11 ئامادەیی. 11 ئامادەیی هەر سەرکەوتوبی دڵەکەم ئینشاڵڵا. خەندە پێم بڵێ لەگەڵ ڕەمەزان چۆنی جەژنی نەورۆزیشت پیرۆز بێ. وەڵا زۆر باشم زۆر سپاس دەکەم لێوەش پیرۆز بێت. زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. خەندە فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. با ڕەنگی پەمەیی بێت بە چاوان ڕەنگی پەمەیی. ئەی کام ژمارە؟ ژمارە 5. بەسەر چاو ژمارە 5 لە بۆکسی پەمەیی. با پرسیارەکە بێتە سەر شاشە تاوەکو بۆی بخوێنمەوە. پرسیارەکە دەڵێ یەکەم گۆڤار کە لە سلێمانی دەرچوو ناوی چی بوو؟ گۆڤاری کوردستان. گۆڤاری کوردستان. گۆڤاری گەلاوێش بێبا. بەڵێ؟ گۆڤاری گەلاوێش. گۆڤاری گەلاوێش. دوا وەڵامتە؟ وەڵایی با کوردستان بێبا نەیگۆڕی. با کوردستان بێ با نەیگۆڕی. ئەجا خەندەخان بەڵێ کێت لایە؟ وەڵایی ماشەڵڵاونە زۆرن. دێ ئەوەندە زۆرن ئینشاڵڵا ڕێزم هەیە بۆ هەموو ئەو کەسانی کە لەلات دانیشتووە با هاوکاریت بکەن وەڵامێکی دروستت پێ بڵێن. زیوتیانە هەڵبژاردن. هەڵبژاردن تو قوتابیەکی زیرەکی نابێ ئەوەندە داوای هەڵبژاردن بکەین دەبێ خۆمان بیر بکەینەوە. من دڵنیام لە بابەتی کوردیش خوێندووتانە. وەڵایی زیانەوە پێم بڵێ لە بەشی زانستی یان وێژەی؟ وەڵا وێژەیم. وێژەی. باشە دوا وەڵامم پێ بڵێ خەندە. وەڵایی هەردا نازانم بخوا. با ڕۆژی کورد بێت. ڕۆژی کورد نایگۆڕم. ڕۆژی کورد و نایگۆڕی. بەڵێ. چ بکەین ئێستا لێ دووەرگرم دوا وەڵام؟ ئەگەر ڕاستە. ئەگەر ڕاستە ئەمن هەر تەکید لێت تەکید دەکەمەوە دوا وەڵام تا دڵنیای پرسێک بەوانی دەوروبەرت بکە. با ژیانەوە بێت. با ژیانەوە بێت. دڵێم ئەو وەڵامانەی کە دەڵێن ئێستا گوێم لێ ئەوانی دەوروبەرت کە دەڵێن با کوردستان بێت. هیچی ڕاست نییە. ئێستا تۆ کەمێک بیری لێ بکۆ تازە بەخۆم وەڵامەکەم وت. بە تۆم گوت پرسیارێکم لێت کرد ئەتوش وەڵامت دامەوە. گۆڤاری گۆڤاری نازانم وەڵایی. گەلاوێش دوا وەڵام نازانم بخوا. گەلاوێش دوا وەڵامتە؟ با گەلاوێش بێت. بەداخەوە گۆڤاری زانست وەڵامی دروستە. زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەت. دەستەکانت خۆش بێ. بەداخەوە پێم خۆش بۆ وەڵامەکەت بزانی بووایە و زۆریش هاوکاریم کردی. بزانین کێ لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە.
دایکی یەنار لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە سوپاس بۆ دایکی یەنار و سوپاس بۆ کۆمنتەکانتان لە بیرمەکەن لایڤەکە لای خۆتان شێر بکەن کاک ئومێدمان لەگەڵا کاک ئومێد ئەم کاتت باش ئەمدەمە هەمی دەمێتە باش و خۆش بێن ڕێز و سڵاو بۆتە هەمی کادر و کارمەندە سەرامی لێ دەنگی و هێلا پەیوەندی و پشت کۆستۆشڕمن هەمی وێ ناگیرەوە هەمی بینەرە گەلێک سوپاس بووتە کاک ئومێد لە کوێوە لەگەڵمانی لە شاری دهۆک لە شاری دهۆکی خۆشەویستەوە ڕێزم هەیە بۆ گشت خەڵکی دهۆک زۆر سوپاس کاک ئومێد بۆ پەیوەندیەکەت دەستەکانت خۆش بێ کاک ئومێد پێم بڵێ لەگەڵ ڕەمەزان چۆنی زۆر جار الحەمدولillah ڕەمەزان گەلێک خۆش بۆرێت ینی هەمە بۆڕێکە تۆ سەزیکۆ خۆشتر ڕەمەزان گەلێک خۆش شو زۆر سوپاس دەکەم بەس یا نەخۆش ئەو بی ئەو لێ قەوماڵ دەتنا پەیدا بنی ئەرێ وەڵاهی ئێمەش زۆر بەداخەوەین بەڕاستی ینی کارەساتێکی بەڕاستی دڵتەزێن و ناخۆش بوو ڕاستی ئەف تاخی ئەسلێ هەموو ینی کو بژە خۆنی نەمان دکان چونە بن ئاوێ شارە پەقی ئەکسەر ینی تاخیمە تاخی مخەبان بژال زۆربەی ینی کو ماڵ ینی کو ماڵە بن ئاوێ بەڵێ ئێمەش دوور و نزیک بەڕاستی ئاگادارین دەیبینین ئێمەش زۆر بەداخەوم بەڕاستی کارەساتێکی زۆر دڵتەزێن بوو زۆر ناخۆشە کاتێکیانی بەم ڕەمەزانە کارەساتێکی ئاوا ڕوویداوە بەڕاستی ناخۆشە هیوادارم خوای گەورە هەموو لایەک سەلامەت بکە خوا سەبووری ئەو کەسانەش بدە کە بەڕاستی کەس هەبووە لەوێ مردووە خوا سەبووریان بدە ئینشاءڵڵا کاک ئومێد فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە باشنە ڕەنگی سۆر با ڕەنگی سۆر بێ بۆ کاک ئومێد بزانین ئەی کام ژمارەیانت دەوێت کاک ئومێد ژمارە 2 بە سەرچاو یەکسەر ژمارە 2 هاتە سەرێ با پرسیاری ژمارە 2 بخوێنینەوە دەڵێم ساڵی چەند کوردستان بە عێراقەوە لکێنرا ساڵی چەند کوردستان چ لێ هات دەشە پرسیارێ دووبارەکەی ساڵی چەند کوردستان بە عێراقەوە لکێنرا لە عێراقەوە ڕخندەوە چ لێ هات ینی ینی نانە شەڕ و شت نام ساڵی چەند بوو کە کوردستان لەگەڵ عێراق بێکۆ لکێنران واتە بێکۆ پەیوەست بوون تەواوە قسەکەم چووە سەر عێراق ساڵی چەند کوردستان چووە سەر عێراق ساڵی چەند کوردستان چووە سەر عێراق بەڵێ ینی کو ساڵە چەندە دایامۆم سەدەشی بچێکی نزیکگەی بەڵێ لە بۆت نزیک بکەم لە 1900 و چەندە 1900 و بەڵێ 1900 و ئەس بێژم 1991 دەزەقات نا زۆر کەمتر کاک ئومێد زۆر کەمتر ئارێ وەڵڵا ساڵی 1905 پێنجێ ئەم جارش هاوکاریت دەکەم پێ دەڵێم بیگۆڕە کەمتر کەمتر پێنج ساڵی 1946 دواوەڵام تا خودت پارۆزان 46 بەخوای کاک ئومێد ئەو جارەش ئاسانکاری لۆ دەکەم بەڵام ئەمە دوا ئاسانکاریمە لە بۆت چلەکانیش نییە لە چلەکانیش نییە ینی بەس شکل دیکە ساڵت سیها دایە شێستا دایە کاک ئومێد لە بیستەکانە 1920 چەند 1920 1922 دواوەڵامت لێ وەردەگرم کاک ئومێد بەڵێ دواوەڵام 1920 بێ بەداخەوە 1925 وەڵامی دروستە سوپاس بۆ پەیوەندیەکەت دەستەکان خۆش بێ ئاسمان شەقڵاوەیی لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە و زۆر سوپاس بۆ کۆمنتەکەت دەستەکانت خۆش بێ شنۆمان لەگەڵا شنۆخانم کاتێک باش عەلەیکوم ئەسسەلام وەڕەحمەتوڵڵا باشی بەڕێزم دەخۆشی بەرنامەکە لێ یەکەم ڕۆژ زۆر خەریکم کاریم کە زۆر سوپاس دەکەم سوپاس بۆ پەیوەندیەکەت ئەو ئێستا ناڵێن شەیما ئەتوکووی باشی تەندروستی چۆنە یەکسەر
لێکم لەسەرەتای ڕۆژۆ پەیوەندی دەکەم هاوکاریم بکەم بە چاوان ئەگەر تەماشای پرۆگرامەکەی بکەی دەبینی کە من زۆر هاوکاری دەکەم بەڵام هاوکاریەکەی دەستخۆشی لێ یەکەم دەستت خۆش بێ بەڵام بەبی ختاردانێ باشترە ناوەڵە باشتر نیە یعنی خیاردا بنێن ژمارەیەکێکیان هەڵدەبژێرن دەڵێن تەواو یعنی ئەو کاتیش دووبارە داوای ئاسانکاری دەکەن دووبارە قەیچێکە ڕەمەزانە دووباش تەواو ڕەمەزانە لەبەر ئەم ڕەمەزانە دەست و دڵم باشە ها دواتر دەست و دڵم باش نابێ لە یەکەم ڕۆژەکەمە پەمەیەکە بەبژێرم با پەمەی بێ دەی زۆر باشە با پەمەیی بێ ئەی کام ژمارەیانت دەوێت تا ژمارە چەندی ژمارە 1 تاوەکو 5 تێدا بەس بزانم کام ژمارە ڕۆیشتووە ژمارە 5 ڕۆیشتووە لەگەڵ ژمارە 4 ناوەڵە 4 ئەوە تایی بەس 5 ڕۆیشتووە تا ژمارە 2 بێ بەسەر چاو ژمارە 2 بۆ شنۆخان لەکوێوە لەگەڵمانی لە سلێمانیە لە سلێمانی و ڕێزم هەیە بۆ تۆ خانەوادەکەت با پرسیاری ببینین پرسیاری ژمارە 2 تکایە بێتە سەر شاشە تاوکو بۆ شنۆخان بیخوێنمەوە مێشکی مرۆڤ ڕۆژانە چەند زانیاری تۆمار دەکا؟ زۆر تۆمارەکە ئەس نازانم شنۆخان ملیۆنێک ملیۆنێک هیچی زۆر لە ملیۆنێک زیاتر هەر بێختیارم بەری ملیۆنیشە هەر ملیۆنە یعنی چەند ملیۆن چەند ملیۆن بەڵێ چەند ملیۆن 9 ملیۆن 9 ملیۆن ئەمە با پێت بڵێم بڕۆ سەرتر زۆر بڕۆ سەرتر چەندی دەچمە سەر وەڵاهی جارێ بڕۆ سەر بزانم چ دەڵێ با 15 ملیۆن دێ 15 ملیۆن بە ئاسانکاریەک لە بۆ بکەم بەڵام ئەمە دوو ئاسانکاریمە لە بۆ لە هەشتایەکانە هەشتا و چەند ملیۆن 86 ملیۆن دواوەڵامتە دواوەڵام ناوەڵا داوەڵام لێ یاوکاریم کە باشە بە خۆت دەڵێ چەند تازە چەندت گوت 86 باشە بە 86 وەڵامی تاوە 86 ملیۆن وەڵامی دەستت خۆش بێ دەستەکان خۆش بێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ ئەیمەن ئەحمەد لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە و سپاس بۆ کۆمنتەکەت دەمەوێت بچمە سەر لایڤەکە بزانم لە لایڤەکە کێ لە خەتە کۆمنتەکان تۆزێک بخوێنمەوە دەستان خۆش بێ سپاس بۆ کۆمنتەکانتان خەڵکێکی زۆر لە خەتە لە بیرمەکان لایڤەکە شێر بکەن بۆ ئەوەی هەلی بردنەوەتان زیاتر بێ پەروین ئێچ نەملی نازانم وەڵاهی هێمن کەریم کەی دیکە کۆمنتەکان زۆرن ئەزیز ڕزگار و هەروەها کەیکە وەڵامی ڕاستی نووسیوە وەیس کەریم دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامەیە زۆر سپاس دەکەم سەفا خالید ئەوانە لە کۆمنتن سپاس بۆ کۆمنتەکانتان دەستان خۆش بێ اینجا لایڤەکەش لای من نەما لەبەر ئەوەی شەحنمان نەما دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ کۆمنتەکانتان بەڵام لە بیرمەکەن هاوکارانم یارمەتیم دەدەن پێم دەڵێن کەواکەی لە کۆمنت هەڵدەبژێرن باوکی هەرێممان لەگەڵا باوکی هەرێم ئەم کاتت باش باوکی هەرێم باوکی هەرێم ئەم کاتت باش ئەو کاتت باشتر باشی بەڕێزم بەڕێزی سپاس دەکەم یاخوا هەر باش بی باوکی هەرێم لەکوێوە لەگەڵمانی هەولێر لە هەولێر ڕێزم هەیە بۆ خەڵکی هەولێر جەژنی نەورۆزی شت پیرۆز بێ لێرەوەش پیرۆز بێ دەستخۆش سپاس دەکەم وەڵاهی سپاس دەکەین باوکی هەرێم ئەوها بە ساردی قسەمان لەگەڵ دەکەی نازانم سپاس سپاس دەبۆ تو فەرمە ڕەنگێکم بە هەڵبژێرە بە ڕەنگی شین بیت
بە چاوان با ڕەنگی شین بێ ساق بغير ردي سپاس دەکەم یاخوا لەشتان ساغ بێ باوکی هەرێم 2 ژمارە ماوە لە ڕەنگی شین 3 و 4 بعد شواري با 4 بێ پرسیاری ژمارە 4 بۆ باوکی هەرێم بزانین ئەڵێ چی بۆ یەکەم جار چ نەتەوەیەک سەرۆکیان بۆ خۆیان هەڵبژارد نتويك سرشا بخواج بزاد بەڵێ نتويك سرشا بخواج بشات بەڵێ کام نەتەوەیە بوو او كاريمية العمل ئەتوو هیچ چت نەگوت ئەتوو ناوێک بڵێ وڵاتێک بڵێ شوێنێک بڵێ بەشتم مصر بس مصر نەخێر مصر بەڵێ. نییە بیگۆڕە امريكا باوکی هەرێم ئەم جارەش هاوکاری دەکەم ئەوە نییە ئەمریکاش نییە ئەی شوێنێکی دیکەیە اسيا اوروبا اسيا عندنا شوێنێکی زۆر ناوێکی زۆر ئاسانە باوکی هەرێم ولا بلا زي اسيا اوروبا كام قشوره هەر ناوێکی شوێرەکەی بڵێم یەکسەر وەڵامەکەم گوتیە لا والله اخوي زور زعما ثاني بدهم سوريا باشە باوکی یۆنان. هەرێم بەڵێ يونان یۆنان دۆڵامتە بله دەستت خۆش بێ یۆنانیەکان بۆ یەکەم جار سەرۆکیان بە خۆیان هەڵبژار دەستت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەی باوکی هەرێم لە هەولێرەوە بچینە پەیوەندی دواتر کێمان لەگەڵام بەڵێ ئەگەر لە بۆم دووبارە بکەنەوە ساریا ئس پیرۆت لە کۆمنت وەڵامی ڕاستی بۆ پرسیاری پێشووترمان نووسیوە کاگ ئارام ئەم کاتت باش کاگ ئاراممان لەگەڵا ئەم کاتت باش ئەم کاتت باش فاتون زۆر زۆر سپاس دەکەم کاگ ئارام سەلام لەکوێوە لەگەڵمانی لە کەلارەوە لە کەلاری خۆشەویستەوە ڕێزم هەیە بۆ خەڵکی کەلار بەڕێز کاگاران سەلامت جەژی نەورۆزیشتان پیرۆز بێ ڕەمەزانیشتان پیرۆز پیرۆز بێ سەلامەتی دژی لەوەش پیرۆز بێ زۆر زۆر سپاس دەکەم کاگارام چکارەی بە چیەوە خەریکی کاسبم دەشت ساغ بێ ئینشاءڵڵا فەرمەڕەنگێکم بۆ سەلام ژێرە کاگارام سەوز بە چاوان ڕەنگی سەوز بۆ کاک ئارام بزانین چی تێدایە ژمارەیەکم بۆ هەڵبژێرە کاگارام ژمارە بۆ چەند ژمارەکان ماوە؟ 4 5 ژمارە یەک و چەند 1 4 5 یەک چوار پێنج بەڵێ ژمارە پێنج بە چاوان پرسیاری چاو ژمارە خۆش. 5 بۆ کاگ ئارام لە بۆکسی سەوز دەڵێ یەکەم ڕۆژنامە کە لە هەولێر دەرچوو ناوی چی بوو؟ وڵا ئاسانکاریتانە بەڵێ کاگ ئارام وتم ئاسانکاریتانە خاتون زەحمەت وەڵاهی ئاسانکاریەکەم ئەوەیە ئەتوو ناوێکم پێ بڵێ ئەوە پێت دەڵم بیگۆڕا مەیگۆڕا تەواوە تەواو نییە ئەو هەیە وڵای نازانم ناوی ڕۆ هەندێک ناو بڵێ ناوێکی زۆر ئاسانە ڕۆژنامەی خەبات نەخێر بیگۆڕام وڵای گوڵان گوڵانی ژنیە نازانم وڵا بە ئاسانکاریت لە بۆ بکەم هاوینان چ شتێک زۆرە زۆر ینی ها جەوەکە چی لێ دێتەن فێنکە بەڵێ ڕۆژنامەی فێنکە هاوینان دنیا فێنکەوە هاوینان دنیا فێنک دەبێت خوا کاک ئومێد کاگورە نازانم داوای لێ بدە کاگ ئارام ئەوە ئاسانکاریت لە بۆ دەکەم نازانم چۆن لە بۆ ئاسان بکەمەوە بەڕاستی چکە ناوێکی زۆر ئاسانە فەردێر
هەولێر نییە مەبەستم ئەوەیە کاتێک دنیا چی لێ دێتن لە هاوینان بدنا گرم بده باشە بەچی گەرم دەبێت بەچ گەرم دەبێتن خۆر باشە خۆر و هەتا و هەر تەواوە باوەڵام ڕاست ببینین تکایە با زیاتر لێ تێک نەدەم هەتا و خۆرە یەکشتا ڕۆژنامەی هەتا و دەستت خۆش بێت سپاس بۆ پەیوەندیەکەت دەست خۆش مەمنون سپاس بۆ پەیوەندیەکەت خوارد لەگەڵ بەڵێ ئەمین شێروانی لە کۆمنتە سپاس بۆ کۆمنتەکەی ئەمین شێروانی دەستت خۆش بێت بچینە پەیوەندی دواترمان بەڵێ کاک سەرکەوتمان لەگەڵا کاک سەرکەوت دوا پەیوەندیە لەگەڵمانە کاک سەرکەوت دەم کاتت باش ئەم کاتت باش خۆشتر چۆنی خوشکم باشی ئەمن زۆر باشم ئەتو کوی باشی زۆر سەرکەوت حەزت لە دۆ گەتەوەدا مامۆستا گەلێک سپاس بۆ پەیوەندیەتە لە دهۆکی خۆشەویست و ئازیزەوە ڕێزمان هەیە بۆ هەموو خەڵکی دهۆک کاک سەرکەوت کاک سەرکەوت بەچیەوە خەریکیم بەڵێ وەڵای بەتاڵم بەتاڵی لەشت ساڵ ئینشاڵڵا بە هیوای ئەوەی کەوا بە زووترین کارێکی زۆر باش بۆ خۆت بدۆزیتەوە کاک سەرکەوت فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە بڵا ڕەنگی ئەو شین بێ باشە ڕەنگی شین هەز دەکەم دوو ڕۆژە ڕەنگی شین بەڕاستی خواستی لەسەر زۆرە اینجا خۆت و شەنسی خۆت تەنها ژمارە 3 ماوە لە بۆکسی شین ئینشاڵڵا با بزانین ئەڵێ ماوەی فەرمانڕەوایی سەلاحەدینی ئەیوبی چەند ساڵی خوێند بەس کە دووبارەکە ماوەی فەرمانڕەوایی سەلاحەدینی ئەیوبی چەند ساڵ بوو چەند ساڵ فەرمانڕەوایی کرد سەلاحەدینی ئەیوبی 82 گەلێک زۆرە زۆر کەمتر بەڵێ نەخودێ هەڵبژاردن نیە بەڵام ئاسانکاری بووتە دکان تۆ ژمارەیەک بدە من نەخێر 82 نیە زۆر کەمترە دەست کە دووبارەکە خوشکم پرسیارە خۆ سەلاحەدینی ئەیوبی چەند ساڵ فەرمانڕەوایی کرد ماوەی فەرمانڕەواییوی چەند بوو ماوەی فەرمانڕەوایی چەند بوو بەڵێ یعنی زۆر بە 82 ئاگەلێک زۆر بوو کامتر کێمترە بەڵێ بە ئاسانکاری بۆ تۆ بکەم لە 10 تاوەکو 20 لەو بینە ژمارەیەک بوو بەڵێ 14 دڵنیای بەڵێ ئەو جارەش ئاسانکاریت بۆ دەکەم بگۆڕە پیچێک زیاتر شازدە کاک سەرکەوت کێت لایە وڵی برای منێک لەف من باشە لەگەڵ برایەتۆ تۆزێک بیر بکەنەوە وەڵامێکی دروستم پێ بڵێن کەم بێت هەفدە ئەزی کەتیمە دەستی برای خۆ کەتێ دەستی ڕێزمان هەیە بۆ برایەتە کاک سەرکەوت گوتت هەفدە باشە پێم خۆشە وەڵامەکەی بزانی ئەگەر بیگۆڕی تاودوا هاوکاریەکە دەتکەم بگۆڕم بەڵێ زیاتر و تەواویزی تکە داوای هاوکاری ناکەی زیاتر خودی ئەنۆزە ئەنەژدە برامزێت هەژدە ئەدێم نۆزدە بێت ئەنوازیەکێکیان اینجا بە قسەی خۆت بکە بلا 90 بی با وەڵامی ڕاست ببینین بێتە سەر شاشە دەست خۆش بێ 90 ساڵە سپاس بۆ کاک سەرکەوت بۆ پەیوەندیەکە دەستەکانت خۆش بێ کاک سەرکەوت دوا پەیوەندی مابوو پێم بڵێن لە کۆمنت دیمەن ئەحمەد لە کۆمنت وەڵامی پێشووتری نووسیوە سپاس بۆ دیمەن ئەحمەد ڕەیان حەسەن دوا پرسیاریش وەڵامی ڕاستی نووسیوە و سپاس بۆ کۆمنتەکانتان زۆر سپاس بۆ بینەربوونتان زۆر سپاس بۆ سپۆنسەرانی پرۆگرام MG کە سیارێکی 0 کیلۆمەتری ئامادە کردووە M سنتەر با مۆبایلی آیفۆن 15 و لە هەمان کاتدا
کۆمپانیای خۆشناو بە بەرهەمەکانی LG هۆم ئیستانبول کە چەندی خەڵاتی جۆرا و جۆری ئامادە کردووە و هەروەها سۆنگڵ لایت بە چەندین ڕووناکەرەوەی جۆرا و جۆر و ئەتاسای بە خەڵاتی ئاڵتونی و ڤێننا بە چەند خەڵاتێکی ئەلماسی ئەمانە 29 لەگەڵ 34 تیر و پشک ئەنجام دەدەین دیاری زۆر تایبەت هەر تێیدایە کە هەروەکو باسم کرد و لە بیرمەکان 23 کارمەند ڕەواندزی لە فامیلی مۆڵ ئاهەنگی هەیە هەروەکو دەشزانن ئێوە دەتوانن سەبسکرایبی چەناڵی یوتیوبی دیمەن تیڤی بکەن تاوەکو گشتبڕگە و بابەتەکانمان لەوێوە ببینن. سپاس بۆ سپۆنسەری جلەکانم هێڤار فاشۆن لە تابلۆ مۆڵ دوکانی ژمارە B52 کاجل و بەرگی زۆر جوان و خانمانەی هەیە دەتوانن بچن و سەردانی بکەن. زۆر سپاس دوکانی ژمارە B51 دەستان خۆش بێ. زۆر سپاس بۆ هاوکارانم دەستان خۆش بێ. سپاس بۆ بینێربوونتان تا سبەی شەو دەگەڕێمەوە لاتان خواتان لەگەڵ.